ئەگەر کەسێک لە خەویدا ماسی ببینێت یاخود ماسی بکڕێت لێکدانەوەکەی چۆنە؟ گوتراوە بینینی ماسی لە خەوێدا یاخود کڕینی ماسی لە خەوێدا هێمایە بۆ خێری و خۆشی و هەروەها ڕزق و ڕۆزیەکی چاک و باشە، بە تایبەت ئەگەر ماسیەکان ماشەڵڵا ئاوا گەورە و چاک و ڕێک و پێک بن، کیلۆ 2 کیلۆیی بن، قسەی خۆمان بێت. ئەگەر کەسێک لە خەویدا ماسی بگرێت، یعنی بچێتە ڕاوی ماسیان و ماسیان بگرێت، گوتراوە خێر و خۆشیە و ڕزق و ڕۆزیەکی باش و سامانێکی باش و ماڵ و سامانێکی زۆری دەست دەکەوێت. ئەگەر کەسێک لە خەویدا ماسی برژاو یاخود ماسی سوورکراوە بخوات، گوتراوە هێمایە بۆ ئەوەی دەگاتە ئەو ئاواتانەی کە هەنی بە ئیزنی خوای پەروەردگار، یاخود سەفەرکردنە، یاخود هاوسەرگیریە بۆ هەندێک کەس، یاخود دەستکەوتنی ماڵێکی زۆر و چاکە بۆ هەندێک کەسی دیکە. هیوام وایە هەر خەونی خۆش و چاک ببینن.